ئەم جارایان ئەچینە شاری کەرکوک و وەلەوەی هەفتەی رۆشنبیری و هونەری نووسەر و ئەدیبی کۆچکردوو زاهیر شکوور بەڕێوەچوو. لە درێژەی چالاکیەکانی تایبەت بە هەفتەی رۆشنبیری زاهیر شکوور ناوەندی دیالۆگ لە کەرکوک ئاهەنگێکی گۆرانی میوزیکی بۆ سێ خوێندکاری هونەرە جوانەکان ساز کرد. هەفتەی رۆشنبیری زاهیر شکوور هەفتەیەکی رۆشنبیریە. لەلایەن گروپی شار بە هاوکاری ناوەندی رۆشنبیری دیالۆگ لە کەرکوک ڕێکخراوە و چەندین چالاکی رۆشنبیری و هونەری جیاواز لەخۆگرێت. ئێمە وەکو سێ خوێندکاری پەیمانگەی هونەرجوانەکانی شاری کەرکوک ئیمڕۆ بەشداریمان کرد لە هەفتەی هونەری و ڕۆشنبیری بۆ خوا لە خۆشبوو زاهیر شکوور بە پێشکەشکردنی چەندین بەرهەمی گۆرانی و میوزیکی بۆ ئەو کەسە ڕۆشنبیر و هونەرمەندانە و نووسەرانی شاری کەرکوک و هەروە پیس ئەم جۆرە چالاکیانە زوو بکرێت لەم شارەدا بۆ بەرەو پێشبردننی هونەر لەم شارەدا هەروەها بۆ هاندانی زیاتری گەنجان چونکە ئەم جۆرە چالاکیانە سوودی زۆری دەبێت بە شارەکە.